وەیسش لە هەوڵ و بەردەوامین لەسەر دوو تەوەری ئەساسی کارەکەن یەکێک بۆ ئەوەی چۆن بتوانین خەڵکی خورمات و بگەڕێنینەوە وەزعی ئەو شارە باش بکەین و قەرەبووی ئاوارەکان بکرێتەوە تەوەری دووەمیش باشکردنی گوزەرانی ئاوارەکانی خورماتووکە لێرە نزیکەی 8 بۆ 9,000 خێزان لە دەرەوەی خورماتووە لە شار و شارۆچکەکانی کوردستان دابەش بوونە. داواکارم لە هێزە کوردستانیەکانی سنووری هەرێمی کوردستان سنووری خاکی کوردستانی باشوور یەک چارە چارمانەکە ئەویش یەکدەنگی و یەکڕەنگیە بەلاوەنانی هەموو ئەو تەخوین و سەرخستنە سەر یەک و ئەم ئەوەی کرد و ئەوەی کرد وەختی ئەو وەردەگرێنە بەڕاستی کورد ئەمڕۆ پێویستی بە یەکدەنگیە پێویستی بە یەکڕەنگیە پێویستی بە یەک هەڕوێستیە بۆ ئەوەی ئەگەر ئەو یەکڕەنگی و یەک هەڕوێستیە دروست بێت ئێمەش خەڵکی خورمات و ئومێدمان زیاتر ئەبێ